هەرێمی کوردستان کە خاوەنی پێگەیەکی استراتیژی و سامانێکی بێشوماری سروشتیە، ئێستا بووەتە زیندانێکی ئابووری بۆ هاوڵاتیانی و تێیدا پارتی وێکێتی نەک هەرداهاتی هەرێم، بەڵکو خەون و قوتی ڕۆژانەی خەڵکیشیان هەڕاج کردووە. ئەم دوو حزبە کە هەرێمی کوردستان وەک کۆمپانیایەکی تایبەت تەماشا دەکەن، نەک تەنیا داهاتی نەوت، بەڵکو بەپێی هەموو خەمڵاندنەکان لە سەدا 90 داهاتە ناوخۆیەکانیشیان بۆ گیرفانی خۆیان و سەرکردە و بنەماڵەکانیان تاڵان کردووە. لە کاتێکدا داهاتی نانەوتی هەرێم مانگانە سەدان ملیار دینارە، بەڵام دەسەڵاتدارانی هەولێر و سلێمانی بەردەوامن لە هێنانەوەی پاساوی بێبنەما بۆ دواخستنی موچە کە لە ئەستۆی حکوومەتی فیدراڵیدایە. جیاوازی کوردستان لەگەڵ وڵاتانی جیهان لەوەدایە، لەوێ دەوڵات خزمەتکارە، بەڵام لێرە پارتی وێکێتی لە بۆسەدان بۆ تاڵانکردنی سامانی گشتی. هاوڵاتیانیش ڕۆژ بە ڕۆژ بێدەنگتر و بێومێدتر دەبن. کوردستان خاکێکی بەپیت و کێڵگەی نەوتی هەیە، باران و گەرما و سەرما و کەشی گونجاوی بۆ هەموو پرۆژەیەکی ژێرخانی ئابووری هەیە. دەستی کار و گەنج و نەوەی دوا ڕۆژ و توانای مرۆیی پێویستی لەبەردەستە، بەڵام چاوچنۆکی ئەم دوو حزبە وای کردووە هەمویان بچنە خزمەت گیرفانی جوت حیزب و ژێرخانی وڵاتانی بیانی. ئەم هەرێمە تەنیا دەرچەی دەریایی نییە کە ئەگەر هەی بواە بێگومانەویش دەکرایە ڕێگەیەک بۆ سزادانی هاوڵاتیان. گرفتی ئاو، قەیرانی وزە و سوتەمەنی، نەبوونی هەلی کار و ڕاگررتنی دامەزراندن و پلەبەرزکردنەوە و دابین نەکردنی موچە، قەیرانی نیشتەجێبوون و گرانی کاڵای ڕۆژانە، سیاسەتێکی داڕێژراون کە بۆ برسیکردن و چەوساندنەوەی خەڵک بەدشڕی کاری لەسەر دەکرێت. ئەم تاڵانیە یەکێتی و پارتی لەم هەرێمە دەیکەن لەگەڵ ئەوەی لە هیچیان کەم نییە، وەک ئەوەیە کۆتا ڕۆژی حکومڕانیان بێت بە جۆرێک تەنانەت دەستیان تێی ناچێت تەنیا یەک موچەش دابین بکەن و بە تەواوی خۆیان بە جیاواز لە خەڵکو و خاکی ئەم هەرێمە دەبینن. سەیرەکە لەوەدایە بۆ بڕینی قردێلەی پرۆژە کارتۆنیەکان دەیان بەرپرس خۆیان دەردەخن، بەڵام کاتێک باز دێتە سەر بەرپرسیارەتی ژیانی ملیۆنان کەس، هەمووان ون دەبن یان باسی نەبوونی داهات دەکەن، لە کاتێکدا بەغداد و هەموو دنیا دەزانن داهاتەکە هەیە، بەڵام چارەنووسەکەی نادیارە. ئەم دۆخەنە هەموارە بە پلەی یەک دەرەنجامی بێدەنگی خەڵکە. خەڵکی کوردستان ئێستا نەک تەنیا بۆ دواکەوتنی موچە و دزینی قوتی ناڕژێتە سەر شەقام، بگرا وەکو ئەم دوو حزبە دەڵێن با ملیۆنان دەنگیان پێدەدەن. ئەوەش هێندەی دیکە ئەم دەسەڵاتەی ستەمکارتر و چاو ئەستورتر کردووە کە لەم ژینی دوایین دڵۆپە خوێنی خەڵک و سامانیەم نیشتیمانە بەردەوام بێت. هاوڵاتیان لەم قۆناغەدا دەبێت گۆڕانکاری ڕیشەیی یاخود لانی کەم هاوسەنگیەکی نوێی سیاسی بێن نەکایەوە کە تێیدا خواستەکانی خەڵک ببنە کاری لە پێشینەی نێو گفتوگۆکانی بەرپرسان، نەک دابشکاری داهات و پۆست لە نێوان دوو حزبدا کە ئێستا چاوقایمیان باس تێگەیشتووە، تەنانەت لەسەر دەستکەوتەکانیش ڕێک ناکەون و ڕیکۆردی جیهانی پێکنەهێنانی حکوومەتیان بۆ هەرێمی کوردستان تۆمار کردووە.